ناحية دولة دزبلو أو دان لو سنتريش محافظة هوليري زور زور بو بيتا قضاء دبري برادوس دبري شي ماندو دبري شي شورجير دبري شي لاني كرداتي لربوا أو بقضاء بوناش يعني دسكوت شي حكومته بو چونکە ضروريت بو أو دبرا جواني شي بخوبين چونکە همو شورشكاني أنا برپا بونو شورشان كردن زگلا منطقة وسنوري بر ضروريتي شورجيري بپیوزتر بیتا قضا اوی لو سیده کان بکرید منطقه سیده کان بکرید دبری برادو بکرید هر کمه ژینگە پارێزی هەستێکی خۆش بە مرۆڤ ئەدا وە بزانم ژینگە پارێزیش ینی ئەرکەکی ئینسانیەتە ئەرکەکی مسلمانێتە ئەرکەکی مرۆڤایەتیە خۆشحاڵیەوە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک پرۆژەی جۆراجۆر لە قەزای سیدەکان جێبەجێ کردووە بەڵام تموحی خەڵکی سیدەکان قوربانیدانی خەڵکی سیدەکان دوورەدەستی خەڵکی سیدەکان وای کردووە خەڵکی سیدەکان پێویستی بە کۆمەڵێک پرۆژەی دیکە هەبێت ئێمە لە سنتەر ڕۆشنبیری سیدەکان بە هەمانجی لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی سیدەکان هەڵسان بە هەڵمەتێکی ژینگەی و پاکردنەوەی هەم شوێنە گەشتیارەکان هەمیش بازاری قەزای سیدەکە ئەمە بە بۆنەی دووەمین ساڵی هێنانەکەی قەزای سیدەکان بوو لەلایەن کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و پامێکش بوو بۆ ئەوەی کەمە ئێمە ساڵانە ئەبینین کە ڕێژەیەکی یەکجار زۆری پارە تەرخانەکری لە دەوڵەتە زلهێزەکان لە ڕێکخراوە دەوڵەتیەکان ئامانجی لێ پاراستنی ژینگەیەوە ئێمەش بتوانین لێرە گرنگی با ژینگەی خۆماندا هەرچەندە ژینگەیەرە ژینگەیەکی پاکە ژینگەیەکی تەندروستە بەڵام ئەبێ زیاتر گرنگی پێ بدەن لۆنەوەکانی دواڕۆژ. ئێمەش وەکو گەنجان و لاوانی سنووری قەزای سیدەکان بەڕاستی حەزەکەین هەنگاوەکانی یعنی دامەزراندنی هەندێک هێنانەکەوەی هەندێک دام و دەستگای تری ئیداری لەم سنوورە خێراتر بکرێت بۆ ئەوی هاوڵاتیان کاراسانی زیاتریان بۆ بکرێت هاوکات گرنگی زیاتریش بەو سنوورە بدرێت هەرچەندە کەوا لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەم ساڵ بەڕاستی ساڵێکی پڕ خزمەتگوزاری بوو بۆ قەزای سیدەکان وەکو ئەبینین بە دەگمەن کۆڵانێک ئەبینی کەوا ئێستا مابێت قیرتاو نەکرابێت کە ئەمەش بەڕاستی هەنگاوێکی گرنگەوە حەزەکەین لە ڕووی گەشتیاریشەوە ئیشی زیاتری بۆ بکرێ چونکە سیدەکان خاوەنی چەندین شوێنی گەشتیاری زۆر گرنگەوە هەروەها کردنەوەی دەواازەی سنووری چێلەشینیش ئەگەر بێت و زیاتر ینی پەلە بکرێت لە کردنەوەی ئەم دەواازەیە بەڕاستی ئەمە خۆی ئەبێتەوە چەرخانێکی زۆر گرنگ لە مێژووی قەزای سیدەکان و هەروەها داهات و دەستکەوتێکی زیاتریش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان مسۆگەر ئاکات.